ئەگەر پێت خۆشە خوای پەروەردگار بەرەکەت و ڕزق و ڕۆزیت زۆر بۆ بنێرێت، وەرە با چوار دەرگای ڕزق و ڕۆزیت پێ بڵێم، بەڵام چوارەمیان زۆر گرنگە وریای بە. یەکەم لە دەرگاکانی ڕزق و ڕۆزی و بەرەکەت بریتیە لە زۆر ئەستەغفیرڵڵاکردن. هەر وەکو پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم، ئەو کەسەی کە زۆر ئەستەغفیرڵڵا دەکات خوای پەروەردگار دڵخۆشی دەکات و هەروەها ڕزق و ڕۆزی بۆ دەنێرێت. دووەم لە دەرگاکانی ڕزق و ڕۆزی و بەرەکەت بریتیە لە جێبەجێکردنی سیلەی ڕەحم و خزمەتی. هەر وەکو پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم، ئەو کەسەی کە پێی خۆشە خوای پەروەردگار تەمەنی درێژ کات و پڕخێر و بەرەکەتی بکات و بەرەکەتی بەسەردا بڕێژێت، با سیلەی ڕەحم جێبەجێ بکات. سێم لە دەرگاکانی ڕزق و ڕۆزی بریتیە لە کارکردن و پشت بەستن بە خوای پەروەردگار. ئیمامی عومەر دەفەرمێت کار و کەسابەتی حەڵاڵ بکەن، چونکە ئاسمان ڕزق و ڕۆزیتان بۆ نابارێنێ، بەڵکو ئینسان دەبێ ئیش و کار بکات و پشت بە خوای پەروەردگار ببەستی، خوای پەروەردگاریش دەرگای بەرەکەت و ڕزق و ڕۆزی بۆ دەکاتەوە. چوارەم لە دەرگاکانی ڕزق و ڕۆزی و بەرەکەت بریتیە لە دوورکەوتنەوە لە گوناه و تاوان و وازهێنان لە گوناه و تاوان. هەر وەکو ئیبن القەیم فەرموویەتی ئینسان جاری وا هەیە بەهۆی گوناه و تاوانەوە لە زۆر ڕزق و ڕۆزی بێبەش دەبێت، ئەوەش لە ئاسەوارە خراپەکانی گوناه و تاوانە. ئەو چوار هۆکار و دەرگا و ڕێگایە جێبەجێ بکە، بەئیزنی خوای گەورە خوای پەروەردگار دەرگای بەرەکەت و ڕزق و ڕۆزیت بۆ دەکاتەوە.